گۆڤاری لوبوانی فەڕەنسی ئاماژە بەوە دەدات کە یاسانەریتی دیپلۆماسی لە وڵاتی محەممەد بن زایدی جێنشینی ئیمارەتکاری پێ ناکرێت، بەڵکو هەوڵ دەدات ساقامگیری لەسەر بنەمای دەسەڵاتی داپڵۆسێنەر لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بسەپێنێت. لە وتارێکدا کە با قەڵەمی بینوە دڵماز لە گۆڤاری ناوبراودا نووسراوە هاتووە، بن زاید عەزمی جەزم کردووە بۆ ئەوەی زاڵ ببێت بەسەر باکووری ئەفریقادا، ئەوەش لە چوارچێوەی هەوڵێکی هێزری و شۆڕشێکی چاواشەدا بەڕێوە دەچێت کە وای کردووە کاریگەری ڕووداوەکانی لیبیا هەموو پایتەختە ئەوروپیەکان سەرگەرم بکات. نووسەر باسی لەوە کردووە کە ئیمارەت گرنگی بە وتاردان نادات، بەڵکو ڕاستەوخۆ دەزوەر دەداتە کاروباری وڵاتان لە کەنداوەوە بۆ مەراکش. نووسەر لەوبارەوە وتەی توێژەری زانستی سیاسی سیباستیان بۆسوات دەگوێزێتەوە کە دەڵێت کۆمەڵی بن زاید لە دوای بەهاری عەرەبی وای دەبینێت کە پێویستە سەرکردە متمانە پێکراوەکان بە دڵی ئەبوزەبی بگەڕێنەوە و گۆڕانکاریە دیموکراتیەکان تێک بدەنەوە، هەروەکو کودەتاکەی میسر هێنایە گۆڕێ. توێژەر بە ئاماژە بەوەی کە بەهۆی زێڕی ڕەشەوە ئەو وڵاتی کەندە و سەرکردایەتی جیهانی عەرەبی گرتووەتە دەست، ئەوە بۆ بەرجەستەکردنی گەڕانەوەی سەخامگیری ئەمنی بەکاردەهێنێت لە سەپاندنی دەست و پەیوەندی خۆی بۆ خنکاندن و هەر ئەڵتەرناتیفێکی دیموکراسی لە ناوچەکەدا. نووسەر ئاماژە بەوە دەدات کە ئیمارەت 2 ملیارد دۆلار کە دەکاتە لە 140 داهاتی نەتەوەی وڵاتەکە پێشکەشی مۆریتانیا کرد کە کەمتر باسی لێوە کراوە لە دوای سەردانی محەممەد وەلید شێخ غەزوانی بۆ ئەبوزەبی، ئەوەش لە پادەشتی ئەو بەشداری کە حکومەتی نواکشوت بۆ دژایەتی حوسیەکان کردی، چونکە جەنگ لە یەمەن زەلکاوێکی خوێناویە و ئیمارەت دەیەوێت بە خوێنی ئەوانی تر کوورەکەی گەرم بکات. ئەمە جگە لەوەی مۆریتانیای پێویستە بۆ شەڕی وڵاتانی کەناراوی ئەتڵەسی لە مالی و بۆرکینا فاسۆ. هەروەها نووسەر باسیە و ڕاستیە دەکات کە ئیمارەت هیچ کاتێ ئامادە نییە وەکو بابەتێکی خێرخوازی یارمەتی بەسەر وڵاتاندا ببەخشێتەوە، بۆیە دەبێت بزانین هەر یارمەتیەک لە بەرامبەر ئەرکێکەوەیە کە ئیمارەت لەو وڵاتانەی داوا دەکات. سەرەڕای گفتوگۆکانی جنێڤ بۆ ئاشتی لە لیبیا، بەڵام ئیمارەت بە هاندانی خەلیفە حافتەر و بە پێی زانیاریە میدیایەکان لە دوای کۆنگرەی بەرلین، ئەبوزەبی لە ماوەی 2 هەفتەدا بە ئەندازەیەک چەک و تەقەمەنی ناردووە بۆ خۆرهەڵاتی لیبیا کە زیاترە لە یارمەتی لۆجیستی 1 ساڵ کە دژێ حکوومەتی تەبای نیشتیمانی دەجەنگێت کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دانی پێدانراوە. ئەوەش لە پێناوی ئەوەی بە هەر نرخێک بووە بن زاید ئەو حکوومەتەی کە ئازادی خوازانی لیبیا تێیدا باڵادەستن و هیوایەکە بۆ دیموکراسی لە لیبیادا بگۆڕێت بە حەفتەری 78 ساڵی نۆکەری دەستگا هەواڵگرەکانی خۆراوە، بەوەش کودەتەی سیسی میسر لە لیبیاش دووبارە بکاتەوە. بەپی بۆچوونی سیباسیان بۆسوە ئەمە هەمان پرۆژەی خۆرهەڵاتی ناوەڕاستی گەورەیە کە سەرۆک کۆماری پێشووی ئەمریکا جۆرج بۆشی باوک لە ساڵی 1991دا ڕایگەیاند و ئیمارەتی خوێندکاری قوتابخانەی ئەمریکا بە ئەنجامی دەگەیەنێت، بەڵام هەروەکو چۆن ئەمریکا لە گشت جەنگەکانیاندا لە ڤێتنامەوە تا ئەمڕۆ شکستی خواردووە، دوورە ئیماراتیش بتوانێت بەرامبەر ئیرادەی گەلان بگاتە خواستەکانی. هەروەها گۆڤارەکە وتارەکەی بەوە کۆتایی پێدەهێنێت کە چارەنووسی لیبیایە ئەوە دیاری دەکات کە ئایا خەونەکانی بن زاید لە تاوەرەکانی دوبەی تا کەنارەکانی تونس دێنەدی یاخود مایەپوش دەبن.